هاوکاتەم ڕووداوە کاردانەوەی زۆری لێکۆتەوە بۆ پێیکە مانگی 11 ساڵ هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە دەچێت بۆچی ئەم ڕووداوانە ڕوودەدەنەوەی ئەمریکا دوایم ڕووداوە چ گۆڕانکاریکی بەسەردا دێت. زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز کاتۆ سەعدوڵڵا شرۆڤەکاری سیاسی کە لەگەڵما. بەڕێز کاتۆ ئەم کاتت باش. ڕووداوی لەم شێوەیە لە ئەمریکا چاوەڕوان کراو بوو بە تایبەتی کە ڕکابەرێکی توند لە نێوان بایدن و ترامپ لە نێوان بڵین دموکرات و کۆماریەکان لە ئەمریکا هەیە؟ برانی باش خوشکە گلباغ بووتە بۆ بینەرێت 24 ئەڤرو ڕاستی یعنی پشتی سعات 6 ئێوارەی کاتی واشنطن وڵاتی ئەمریکا هەمی شۆک بی پشتی ئەو محاولەی کوشتنی ترامپی هاتکردن لە پەنسیلڤانیا لە شاری باتلر و راستی ئەو حادیسەکی زۆر گەورە بی و متوقع بی زۆر کەسانەش و بەکار لە ئەمریکا وەکی زۆر کەسان گوتن بەری ماوەیەکی کو احتیمال هەیە کو ترامپ بێتە کوشتنێ و ئەڤرو مەدی طبعا من بەخۆ شخصی متابعەمت کرد لە وەختی کاتی ترامپ هاتە سەر ستەیجەکەی و قسەی کرد بۆ ماوەی 5-6 دقیقە دوای ئەو ڕوودا ئەڤرو کە یعنی وڵاتی ئەمریکا وەکی بین حادیسەی سپتەمبەر 11 کە دروست بی راستی خەڵکی ئەمریکا زۆر پێ نەخۆشە کو ئەف تەند و تیژیە بێتە پێشەوە یعنی ڕاستە زۆر توندی بە قسە ئەوە سیاسەتە لە ناوبینی دیموکرات و کۆماری بینی بایدن و ترامپی زۆر قسەی بەیەک دەڵێن بەڵام دیتی ئەڤروکە پشتی کو ئەو ڕوودای بایدنی قسە لەگەڵ ترامپی کرد ئەوەیە ئەمریکا دیموکراتیای ئەمریکا هیچ وەختێکی ناتوانن یعنی بە شخصێک نییە نە شخصی ترامپ و بایدنە خەڵکی ئەمریکا قەت قبول ناکردن تێکدان بێتەکردنێ لەو دیموکراسیای کو بەری 200-300 ساڵ هاتیە دروستکردنێ بالتأكيد خلق زور پێ نەخۆش بووە یعنی بۆ ئەو حادیسەی بخابن یعنی دوو کەس هاتنە کوشتنی. باشە بەڕێز کاتۆ پێت وایە ئەمە کاریگەری دەکاتە سەر ئەنجامەکانی هەڵبژاردن لە نێوان کۆماری و دیموکراتەکان ئایا ئەمە بە ئەرێنی یان نەرێنی بۆ دۆناڵد ترامپ کۆتایی پێدێت؟ راستی ئەو کارەی هاتی کردن بەڕەئی من یعنی محاولەکی دوماهی بی کە ئەو نەحەز و نەیارێت دۆناڵد ترامپی کو حەز ناکەن دۆناڵد ترامپ ببێتە سەرۆکی ئەمریکا بۆچی لەبەری دو ڕۆژە کۆنگرەی کۆماری دێتەکردنێ لە مەڵواکی لە شیکاگۆ و پشتی دو ڕۆژ دی یعنی کۆماری هەموو کۆم دەبن لەو کۆنگرە و ترامپی هەل دەبژێرن کو بۆ سەرۆکاتیە ئەمریکا لە لایانی کۆماری و دەبتە ڕەسمی لەبەر دیموکراتە زۆر محاولە کرد و ترامپ نەگەهتە حتا کۆنگرەی ji ber wedîtî li dadga çend tuhmetî pêda û hemû muhawele kirin belam feşelet înan yani qerar ew bû berî du roja mehkemey New York îdaney Trump bikir bibine zîndan da bêxin zîndan da neçte kongre belam ew muhaweleyê feşel înan diyar e ew muhaweleyê dumahî bî ku ew nehez û neyarê Trumpî muhaweleyê kirdin ku negehte kongrey û neête helbijardin ke kandîtî komarî beresmî bibite serokê Emerîka. باش ئاماژەتان بە دیموکراسی لە ئەمریکا کرد لە ماوەی ئەو چەند ساڵەی کە ئەمریکا سەرۆکی نوێی بەخۆیەوە بینیوە جگە لە ئابراهام لینکۆلن و هەروەها جان ئف کەنەدی کە دوایین سەرۆکی ئەمریکا بۆ تیرۆر کراوە لە 1963 ڕووداوی لەم شێوەیە لە ئەمریکا دووبارە نەبووتەوە. ئایا ئەمە دموکراسی یا بڵین ئەمنیەت لە ئەمریکا ناباتە ژێر پرسیارەوە؟ بالتأكيد بەڵام دوو حادیسەی دیژی دروست بوون دوای کەنەدی وەکی برای کەنەدی بەخۆ لە لۆس ئەنجلس وەختی خودداتە کوشتن و بیرمان نەچێتن ڕۆناڵد ڕێگن ساڵی 80 لە واشنطن دیسا بە محاولەی کوشتنی هاتەکردن بەڵام نەمرد دۆناڵد ڕێگن
رونالد ريغان او محاوله امر لقل ترامب هاتي كردن برأي من وبرأي حمو شروبا كان وحمو خلق كيك دونالد ترامب يان شخصا كي زور وكي دلين بشانسة بيني مردن ويعني جانك دي خواداي يعني مليمترك بي سنتيمترك بي اگر سرقو يعني نقوري با احتمال استا نباسي كشتني ترامب يتكرد مردني ترامب يتكرد بلام ديارة يعني الامريكا زور او تشتت انا روداني طبيعي اشتا وكيل بيجين زيا انفستيجيشن وتحقيقات بلام بسياري تو بله استا حمودة كفته لسر بشبالي سكرت سيرفيس وحتى نوكا زور كومارية تين وكونغرسمان وسناتور دلين ابيت ساروكي سكرت سيرفيس جنكا ابيت بيت تحقيقي وبيت لكونغرس ومديار بكت لو او حادثة رودا بو بخم ورناقرتيا زور بسيار دين كرن او حادثة زور دكيشت وبمايك دريش قصي سرديتا كرني وروج بروجي زور تشت ديار دبن آية او كابرايا هاتي محاولة كشتني ترامب كري بله چي اجنده هبيا موتيفي چي بي كي دفع كرديا زور كسك دي بشتي بله هيا نية او همو وقتي كاد دويتن ازاني باشە کەمتر لە 4 مانگماوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا ڕای گشتی ئەمریکا پێت وایە لە دوای ئەمڕووداوە هیچ گۆڕانکاریکی بەسەردادێت ئایا بەلای ئاراستێکی دیاریکراودا دەشکێتەوە یا خەڵکی ئەمریکا بڕیار لەسەر هەست و سۆز نادەن بە شێوازێکی دیکە مامەڵە لەگەڵ پرسە سیاسیەکانی وڵاتەکەیان دەکەن يعني برأيي شخصي يعني من لا والله تما وسو كان صالك يعني من دزان ملتي أمريكا لو حادثانا زور بين أخوشن يعني حزناكن وأبد ديار بي بملتي أمريكا از بيجم شانسي ترامب زور زياد بي ويعني أمن كتجربة خلقي أمريكا بتشاوي خود بينتن وترامب الديمقراطية كان زور بشوازة كينا ديمقراسي لقلو كابرا يدرون تهمتي بودروز دكن لوقت كاتي خودا سرو كومار بي او قضية روسيا بودروز كردن 3 سالا برنا امبيجمنت لكونغرس دواي كا درچو لسروكاتية جارك دي محكمة نيويورك ومحكمة فلوريدا ومحكمة واشنطن يعني او حمي خلقي امريكا سيري دكت تيدقهن لظانن او تشتكي كو شخصية لبر او زيادتر خلق دچن بولاي ترامبي ودبينن كو ترامب شخصك يعني ديارة دقيتن وخزمتي ملتي خوكتن باشا وكي ما قلتيتا وحظي ترامبي زيادتر بي باشا يعني دو جارة لە کۆتاییشتا بپرسم بە شێوازێکی کشتی جگە لەم ڕووداوە ڕووی داوە سیاست تا سەردەمی دیموکراتەکان و لە سەردەمی کۆماریەکان چ لە ناوخۆ چ لە دەرەوە بۆ ئەمریکا زۆر جیاواز بوو پێتان وایە جارێکی دیکە ئەمریکا ئیدارەکەی دەداتە دەست کۆماریەکانەوە یا جارێکی تر دیموکراتەکان ئیدارەی ئەمریکا و جیهانیش دەکەن يعني برأيي من كإستا أجر تو بسيارهم بكي أفرو أجر هل بجاردن بيت أكرني أمريكا كوماري حكمي دكن و أزبينم يعني هيش لبر ديمقراطة إستا زور مشكلة كي جورها هي مشكلة بايدني آيا بايدن دا جورن آن بايدن دمينت وأزاني يعني وضعي صحية بايدن تواونية بله خلقي أمريكا جي حزدكن بزانن لأنه بين الديمقراطة دا زور آلوزة إستا بلام كوماري راستن زانن ترامبو حزدكن ترامب بتسروك بلان لاي ديمقراطة مشكلة هي آية ديمقراط زور هنا إستا دعوة دكن كو بايدن يعني وكي راوستت يكدي بيتا جيجاي يعني مشكلة لنا بين ديمقراطة لا كوماري أو جارة كوماري يقرتو ترن لا ديمقراطة بله بەڕێز کاتۆ سعدۆڵا شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە واشنگتۆنەوە لەگەڵ مابووی